فەرمایشتی ژمارە 31 بەهۆی ملکەچی دڵتەوە بەهەشت بەدەست دەهێنیت. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: يدخل الجنة أقوام أفئدتهم مثل أفئدة الطير. أخرجه مسلم بجماري 2840. وات أبو هريرة رضا ورحمتي خوالي بدله پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي كوملك دچنە بەهەشت دڵیان وەک دڵی باڵندەیە. پەیامە پەروەردەی و کرداریەکان مەبەست لێرەدا ئەوەیە ئەو کەسانە دڵیان وەک دڵی باڵندە ناسکە لەو لایەنەی کە ترسی خۆیان زۆر لە دڵە. باڵندەش یەکێکە لە بوونەوەرانەی کە زۆر بەترسە و لە هەموو شت دەترسێ و ڕادەشەڵەکێ. کەسی واش هەیە هەر ناوی خواردێ دەست بەگریان دەکات. حەسەنی بەسری دەڵێ هاوڵەتی کەسانێکم کردووە ئێوە چەند ترستان هەیە بەهۆی گوناهەکانتان نەفسزا بدرێن ئەوان زیاتر لە ئێوە ترسیان هەبوو چاکەکانیان بە چاودا بدرێتەوە و لیان قبول نەکرێت. با تۆ یەکێک بیت لەو کەسانی خۆشەویست صلی الله عليه وسلم وا باسی کردوون. دڵت با پەیوەست بێ بە زیکر و یادی خوا و دوور بێ لە هەرچی بغض و ڕق و کینە و حەسەد و لە خۆباییبوون هەیە. فرمودەی قودسی فەرمایشتی ژمارە 32 بەهەشت و خۆشیەکانی. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: قال الله: أعددت لعبادي الصالحين ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. أخرجه مسلم بجماري 6063. وات أبو هريرة رضا ورحمتي خوالي بدله پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی ئامادەم کردووە بۆ بەندە چاکەکانم لە بەهەشتدا ناز و نیعمەتی وا نە هیچ شاوێک بینیوێتی و نە هیچ گوێیەک بیستوویەتی و نە بە خەیاڵ و دڵی هیچ کەسێکی داهاتوە. پەیامە پەروەردەی و کرداریەکان. یەکەم، خۆشی بەهەشت نەبینراوە و نەبڕاوە و هەمیشەییە. دووەم، هەوڵی بەدەستهێنانی بدە کە لە ڕەزامەندی خوا بەرجەستەیە. فەرمایشتی ژمارە 33 پاداشتی سەردانیکردن لە پێناو خوا. عن معاذ بن جبل رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: قال الله عز وجل: وجبت محبتي للمتحابين في والمتجالسين في والمتزاورين في والمتباذلين في. أخرجه أحمد وجمال 575. وقال شعيب الأرناؤوط: إسناده صحيح على شرط الشيخين. وات معاذ کوڕی جەبەل ڕزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەڵێ بیستم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو خوا عز وجل فەرموویەتی خۆشەویستی خۆم پێویست کردووە بۆ ئەو کەسانی لەبەر من یەکتریان خۆش دەوێ، لەبەر من بە یەکەوە دادەنیشن، لەبەر من سەردانی یەکتری دەکەن و بە یەکدی دەبەخشن لە پێناوی ڕەزامەندی من. پەیامە پەروەردەی و کرداریەکان. یەکەم، ئەوانەی لە پێناوی خوا سەردانی یەکتر دەکەن خۆشەویستی خوان. دووەم، سەردانی خۆشەویستانت بکە و خۆشەویستی خوا بەدەست بهێنە. فەرمایشتی ژمارە 34 بەرهەمی گومانی باشبردن بەخوا. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال النبي صلى الله عليه وسلم: يقول الله تعالى: أنا عند ظن عبدي بي وأنا معه إذا ذكرني، فإن ذكرني في نفسه ذكرته في نفسي، وإن ذكرني في ملأ ذكرته في ملأ خير منهم. أخرجه البخاري بجمار 6066. واتا أبو هريرة رضا رحمتي خوالي بدله پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي خواهي برز فرمويتي من بپی گمانی بندکمم بمن ومن لقل بندي خوم دام كاتك يادم دكات و باسم دكات جاء اگر لضلي خوي دا يادم بكات و باسم كات منش لراي خوم باسي دكم بپنهاني بلام اگر لانيو كورك دا باسم بكات من لكوركي باشتر دا لكوركي او باسي دكم ككوري فريشتن زيكا كان. پیام پروردهی کرداریەکان. یەکەم، خوای بەرز لە لای فریشتەکان باسی ئەوانە دەکات کە زیکری دەکەن. دووەم، باناوت لە لیستی ئەو کەسانە بێت کە خوای گەورە باسییان دەکات. فەرمایشتی ژمارە 35 گەورەی بڕوابوون بە سیفەتەکانی خوا. عن ابن عباس رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال: قال الله تبارك وتعالى: من علم أني ذو قدرة على مغفرة الذنوب غفرت له ولا أبالي ما لم يشرك بي شيئا. أخرجه الطبراني في الكبير بجمار 11615 وعبد بن حميد
بجمارة 602 والحاكم بجمارة 7676 وقال صحيح الإسناد. واتى ابن عباس رضا رحمتي خواه لبدا قريته پیغمبری خواه صلى الله عليه وسلم فرمويتي خواه تبارك وتعالى فرمويتي هر کسێک بزانێ و بڕوای وابێت تەنها من خاوەن توانای لێبوردنم لە گوناهان ئەوە لێی خۆش دەبم و باکیشم نییە مادام هیچ بە هاوبەشێکی بۆ پەیدا نەکردووە. بەیان پەروەردەی و کرداریەکان: یەکەم، بڕوابوون بە سیفەتەکانی خوا و ملکەجبوون بۆیان نیشانەی پتەوی ئیمانە. دووەم، هەر گوناهێکت کردووە تەوبە بکە و مێدیشت هەبێ کە خوا دەتبورێ.